All Americans were horrified by the assault on our capital. هەموو ئەمریکیەکان ترسان بەهۆی ئەو دەستدرێژەی کرایە سەر کاپیتۆڵەکەمان. تند و تیژەی سیاسی هێرشکردنە بۆ سەر هەموو ئەو بەهایانەی ئەمریکیەکان خۆشیان دەوێن و هیچ کات قبولکراو نییە. ئێستاش لە هەموو کاتێک زیاتر دەبێت بەهاکانمان یەک بخەین. دەبێت گرەی پارتایەتیمان تێبپەڕێنین و چارەنووسی هاوبەشمان دابڕێژینەوە. من شەڕم بۆ ئێوە کرد. بۆ خێزانەکانتان جەنگام، بۆ وڵاتمان شەڕم کرد. پێش هەموو شتێک من شەڕم کرد بۆ ئەمریکا و بۆ هەر شتێکە لە بەرژەوەندی ئەمریکادا بێت. ئێستا ئەمریکا سەلامەت و سەربەرز و ئازادە. لە کاتێکدا خۆم ئامادە دەکەم بۆ ڕادەستکردنی دەسەڵات بە ئیدارەیەکی نوێ لە ڕۆژی چوارشەمەدا، دەمەوێت بزانن ئەو جوڵانەوەی دەستمان پێکرد تازە سەرەتایە. هەرگیز شتێکی وا دروست نەبووە. ئەو متمانەیە کە دەبێت وڵاتێک خزمەتی هاوڵاتیانی بکات هەرگیز کەم نابێتەوە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت. بۆ ئەوەی هەمیشە گەلی ئەمریکا لە دڵیاندا خۆشەویستێکی قوڵ و دڵسۆزی بۆ نیشتیمان هەڵبگرن. ئەو کاتە هیچ شتێک نامێنێت ئەم گەلە نەتوانێت بەدەستی بهێنێت. خۆشەویستیمان بۆ نەریتەکانمان زیاد دەبێت، بیر و باوەڕمان پتەوتر دەبێت. هەمیشەش دوا ڕۆژمان ڕووناکتر دەبێت لە ڕابردوومان. من لەم شوێنە بەسەربەرزانە و دڵسۆزی و بەخۆشی و بەگیانێکی گەشتبینانە و بڕوایەکی بەرزەوە بۆ وڵات و نەوەکانمان جێدەهێڵم کە باشترین داهاتوویان بۆ دێت. سوپاسان دەکەم و ماڵ ئاوا خوددا بتان پارێزێت. خوددا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بپارێزێت.